فڕۆکەخانەی هەولێرەوە زانی ئەڵمانیا بەت شێوازێکە لە سین گیرە خۆی خواردنی حەڵاڵت زۆر وەکەمی دەستەکەوێت. جیاوازەکانی چین و وڵاتانی ئەوروپاتان بۆ شان بم ئەڵمانیا بەراورد دەکەین بە چین بزانین جیاوازەکان لە چیایە. ئیرۆزە بە کۆمەڵێ وردەوە شێروخەتیش بەمان ناکەین. کوردیش زانی باشە تۆش زانی ئاگادار بە زۆر مشکی لێ لەبەرەوە سەعات نزیکی 4 بەیانیە لە شاری هەولێرەوە لە فڕۆکەخانەی هەولێرەوە گەشتەکەمان ئەنجام دەین بۆ شاری فرانکفۆرت ئینشاءالله با بڕۆین بۆ ئەڵمانیا. با بزانین ئەڵمانیا چۆنە. سەفەری سین و یابان و مالیزیا و ئەمانەمان کردووە، ئاسیامان کردووە، با بزانین ئەوروپا چۆنە. ئەوە یەکە بازەکرێ لەگەڵمان بە لەم گەشتەیە. بە ناوی خوا با بڕۆین. اینجا یەک شتی خۆش ئەوەی هێناومانە بۆ سەفەرەکە تەنها ئەم جانتا بچووکەیە. با بڕۆین بزانین چۆنە لەگەڵمانە بن لەم ڤڵۆگەیە. با بڕۆین بەرەو پاسەکە. لەگەڵ دیمەنی خۆرهەڵاتنە وردە وردە گەشتەکەمان دەست پێەکە. با بڕۆین. ئەمە ناو فڕۆکەخانەی هەولێرە تازە کراوەتەوە تەعمیر کراوەتەوە. تەعمیریش نا یعنی بەس ئەم دار و تەختەی وە زیاد کراوە. دوای تقریبان 3-4 سەعات گەشتی ناو فڕۆکە ئەو گەشتینە فرانکفۆرت. ئەمە فڕۆکەخانەی فرانکفۆرتە پیشانتان دەم. ئەمەی کێبینن ئەمە فڕۆکەخانەی فرانکفۆرتە. گەورەیە بەڵام ڕاستی نازانم وەکو ئەوانەی وڵاتی چین گەورە نابێ. یعنی ئەوانەی ئەوێ خەیاڵی. ئیتر بەزەبت نازانم من تەنها یەک لای ئەبینم یان بە شێوازی ئەمانەی کێبینن جەوێکی زۆر گەرمی هەیە هەست دەکەم. چونکە گەر ببینن یعنی جیاکەی هەر هەمووی زەرد بووە. ئەکرێت جەوەکەی زۆر گەرم بێ یعنی هەمیشە سەوز نییە. من لە گوانگدۆنگ ئەژیم لە وڵاتی چین ئەوێ هەمیشە سەوزە ینی هەر کە داوەزی بە تیارە بە شێوازێک بارانیش نەبێ هەمیشە سەوزە. ئیتر لەبەرەوە با بڕۆینە ناوە بزانین چۆنە. بزانین ئەڵمانیا بەت شێوازێکە دایکی داهێنانەکانی ئەوروپا. ئەوە الحەمدولله هاتینە ناوە و ئەمە ژمۆری هاتنە ناوەکەمانە لێرە بەم شێوازە لە پاسپۆرتەکەیاندا و ئیتر تۆ بەبێ کێشە توانی سەردانی هەموو ئەوروپا بکەیت. ئیتر لەخوا بەزیابێ بەڵام کێشەکە ئەوەیە زۆر کاتم نییە یعنی لەوانەیە ئەو پەڕی 2 ڕۆژ 3 ڕۆژ هەر لێرە بم لە هەموو ئەوروپایە بۆیە بەس لە فرانکفۆرتە بم. با بڕۆین بزانین چۆنە وەردە باش شتەکانتان پیشان بم. اینجا ئێستا لێرە ئەچین بەرەو هۆتێلەکەمان لە ڕێگەی گوگڵ ماپەوە. ئێرە ئەوەی زۆر خۆشە لە وڵاتی چین یعنی تۆ ناتوانی بەو شێوازە گوگڵ ماپ بەکاربێنی بەس لێرە یعنی زۆر خۆشە ئەو تەبیعەتەی بەدڵە. یعنی خزمەتگوزاریەکانی گوگڵ بە تەواوەتی بەبێ هیچ کێشەیەک ئیشەکە بەڵام لە سین زۆری زعاجە. لە چین یعنی شتەکان زۆر بێتامن پێی ئەچێت تا ڕادەی بەڵام بۆ نمونە لێرە ئەکرێت لە ڕۆژێکا ڕابی. با بزانین وایە جارەیان نا. اینجا من چیم کردووە ئیسیمم لە ڕێگەی trip.com-ەوە کڕیوە. ئیسیمم کڕیوە ڕۆژی پێما بێ 5 گیگا شتێکی وایە بە سعرێکی زۆر معقول یعنی 4 ڕۆژە یان 5 ڕۆژم کڕیوە پێما بێ 4 ڕۆژە بە نزیکی 7,000 کەمتر لە 10,000 خۆمان. لەبەرەوە تۆ توانی trip.com بەکاربێنی یەکسەر ئیسیم بکڕی و بۆ شەرتەی مۆبایلەکەت پشگیری ئیسیم بکە. اینجا هەر هۆتێلەکەشم لە ڕێگەی trip.com-ەوە بڕیوە و یەکسەر ڕاستەخۆی ئێستا ئیشەڵڵا بە ترینەکە بە شەمەندەفەرەکە ڕۆم بەرەو هۆتێلەکە و ئیسراحەتێکی باشەکەم. ئەو هۆتێلەش گرتومان ڕێک لە سنتەری شاری فرانکفۆرتە چین خواردنی حەڵاڵی خۆش بۆین دەرە لە سین گیرە خۆی خواردنی حەڵاڵت زۆر وەکەمی دەستەکەوێت. یعنی کۆمەڵە سیفەتی زۆر باشەیە لێرەیە و کۆمەڵە سیفەتیش هەیە لە چین تا ئێستا باشترە بەڕای من وەکو سیستەمی پارەدان. با بزانین وایە یان نا. ئەمە فڕۆکەخانەی فرانکفۆرتە بەس زۆر بچووکە یعنی ئەوەی کە منەی بینم هیچ گەورە دەرناکەوێت. جا نازانم هەموو فڕۆکەخانەکە بەم شێوازەیە یان نا چونکە سەقفی زۆر بچووکە بەڵام ئەوانەی چین یعنی بەجددی گەورە و عەجیبن. اینجا لێرە من هەوڵەدەم جیاوازەکانی چین و وڵاتانی ئەوروپاتان بۆ پیشان بم. بۆ نمونە ئەڵمانیا بەراورد دەکەین بە چین بزانین جیاوازەکان لە چیایە. خاڵێک لە خاڵەکان بۆ نمونە لەم وڵاتانەیە لە یابانیش من ئەوەم بینی یعنی
ئەو کەسانەی بیانین خەڵکی بۆ نمونە وڵاتەکەنین زۆر بە ئاسانی ئەتوانن لە مەتار لە شوێنە گشتیەکان چوزانم وەکو پۆلیس بێ وەکو هەر شتێک بێ دامەزران بەڵام لە چین ئەمە نابینی یعنی دانێکت ئاوای لێبێ ناتوانانی ببی بە پۆلیسێکیان لە فڕۆکەخانەیە ئیشکەی بەڵام لە وڵاتانە بەو شێوازە نییە تۆ توانی لە هەر کەرتێکا بێ ئەو دەرفەتت بۆ دروست بێ و ئیشی تیا بکەیت ئەمەش فڕۆکەخانەی فرانکفورت و لێرە سیستەمی زیرەک بەکار هاتووە ئەم سیستەمە لە چینیش هەر هەیە بۆی کە جانتاکان و کەسانی کە لە ڕێگەی مانوەڵەوە لە ڕێگەی کارمەندەکانەوە جانتانانێرن خۆیان بە سیستەمی زیرەک بینێرن لێرە بە سیستەمی زیرەک بەم شێوازای نێرن و ئاوە بەڵام بیناکانی زۆر کۆن دیارە ئیتر دیارە حتمما ساڵانێکی زۆر کۆنە دروست کراوە اینجا یەک شتی هەیە سیر کرد لێرە تۆ ڕاستەوخۆ ئەبەسرێتەوە بە شەقام و جادەکان و بیناکانی دەرەوە یعنی زۆر فڕۆکخانەیەکی سەیرە ڕاستەوخۆ یعنی زۆر نزیکە لە بازاڕ و شوێنەکانەوە ینی بۆ ئەو هۆتێلەی کە منیش گرتوومە 15 دقە دوورە 7 دقە دوورە یعنی زۆر زۆر بەسیتە من لە شەنجن لە وڵاتی چین یعنی لەوێ کە یعنی من لە شارەکەی خۆمان نزیکی تقریبان 50 دقە دوورە لە منەوە 50 دقە بەڵام لێرە ڕێک لە سیتی سنتەری شارەکە هەرەمەش یعنی ئەبێ هی ئەوە بێ کە زۆر کۆن بێ فڕۆکخانەکە کۆن بێ بۆ ئەو کات لە سیتی سنتەرە دایانەوە ئەمانە هەمووی یەکشتە ساچین بەرەو شەمەندەفەرەکە بکرێوە سمسم فرانکفورت SCT بە ئێمە سەیری ئەوەی خۆمان بکەین ئێمەش بە S ئەڕۆین بە S ئەڕۆین لێرە ئەچینە خوارەوە S هیچ چەنەوە ئێسنۆیە ئێسنۆ بزانین ئێسنۆ لە کۆیە ئێسنۆ چوار بۆ حوتی تی دوو بۆ سێ نازانم بەزەڵە دەکوێ تۆزێ نیشانەکانیان ئاسان نییە یعنی پیا ونە بێتە چوار بۆ حوتی میترۆ ستیشنیان تۆزە ئیزا زیارە بە بزانین بە مەشینەکە چۆنێت ئەمانە هەمووی لاینی بەم شێوازە فرانکفورت ماچ ئینگلیش تو برانە ڕۆبێ جادەکە بنووسی بزانین فرانکفورت مین ئێمە بۆم شوێنە ئاڕۆین مین خوابپانهۆف برانە ڕۆ نووسینیان ناخۆشە ئێستا دۆزیمانەتەوە ئەمەیە بە حساب بزانین تەواوە برانە ڕۆ کاتەکەیت پێڵێ ئێستا چی بکەین ئەڵێ نۆت سۆڵد هیە ڕستمێکی بگەین بەخوا زۆری زعاجە سیستەمی میترۆ قیتاریان لە چین نەبێ ئاواکەی یەکسەر حازرە مۆبایلەکە دەزانی بۆ کوێ ڕۆی چی بکەین ئێستا 7:56 یعنی 20 دقەی تر ئەگەر ئەمە هەڵبژێرین باشە نێکست سینگڵ جۆرنی ئەمە چییە برانەوە فێرست کلاس و سێکەند کلاس جۆرەکانیەتی زۆری زعازە تایم کورە بابە ئێستا ئەمانەوەی ترمەی بۆ چییە لە سینە بێ هەر ئاواکەی یعنی چین یەکشتی زۆر خۆشە بۆ نمونە تۆ ئەم عەلیپەیە دابەزێنە ئیتر تەواو بەس ئەمە بکە یعنی تەواو پێویست ناکە یەک جار ئاواکەی سکانیەکەیت و تەواو یەک نەفەر هەرچەند ئەمە شێوازی تەقلیدیە بەڵام لەوێ شێوازی تەقلیدیەکەش زۆر ئاسان یەکسەر ستیشنەکەی خۆت دیارەکەی پێتەڵێ ئەوەنەی تێچێ و یەکسەر پارەکادی ئەو بەجددیەتی 21 یۆرۆ 21 یۆرۆ بدەی بە قیتار چۆن شتی وابێ هەستەکەم شتێک غەڵەتە
يعني 21 يورو لە چین تۆ چەندێک یعنی ڕۆژی بۆ نمونە چەندێک سەرفەکەی تقریبا لەوانەیە 1 یۆرۆ بۆ یەک جار ڕۆشن سەرفکەی ینی بەپێی ئەمە بێ 21 جار تۆ بە میترۆی چین ئەتوانی سەفەرکەی هەستەکەم غەڵەتێکەیە بە قۆڵمان نەبڕم پرسیارێک لەمە بکەم ئەمە پرسیارم لێ کردوتی ئەبێ بچی بۆ یەکەکەیان جابا بڵین بۆ یەکەکەیان زانی هەروایە نرخەکانی یانچی جا زۆر ناخۆشە تۆ لە وڵاتێکی ئاسیایەوە بێی بۆ ئەوروپی یعنی من بۆ نمونە زۆر جار کە بازرگانی لای خۆمان دێ لە ئەوروپاوە لە بەریتانیاوە دێ بۆ شتکڕین شتی بۆ کڕم یعنی شۆکە بێ زۆر زۆر دڵی خۆشە لەبەرەوەی لە سعرێکی زۆر بەرزەوە دێ لە وڵاتی چین شتەکڕێ هەرچەنە چینیش ئاسان نییە بەڵام بۆ کەسێک کە لە ئەوروپاوە بێ سعرەکان زۆر زۆر فەرقە جاسا من چیم کردو ڕێک بەعکسەوە هاتووم لە چینەوە هاتووم بۆ ئەوروپا بابزانی سعرەکانیان چۆنە ئیتر جا ئەمە بۆ گەشتیاری قورسە حتمما بەڵام ئەگەر تۆ لێرە ژیان بکەی و داهاتت لێرە بێ ئەو کات کێشت بۆ دروست نابێت ئەزیسا ئەمە چۆن تکت ببڕم من ئەچم بۆ ئەمەیان ئێستا هاتووینە شوێنی شەمەندەفەرەکە جا ببێن شوێنی شەمەندەفەرەکە کراوەیە لێرە یعنی لە چین ئەمە نابینی بۆ من لە چین بربەستێکی بۆ کراوە لێرە تۆ ناتوانانی داخڵبی بە هیچ شێوازێک و کە دەرگاکە کرێتەوە بربەستەکەشە کرێتەوە کە دەرگا داخرێ بربەستەکە داخرێ وەکو دیوارێک بەڵام لێرە ببینن بە تەواتی کراوە یعنی ترسی زۆر زۆرە لەبەرەوە جارجار حاڵاتە بینی بۆ نمونە خەڵک خۆی کاتە بەردەم شەمەندەفەرەکەیان لە فیلمەکانە هەیە ئەمە ڕێک ئەوانەیە یعنی لە چین ئەمە ڕێک ئاوا داخراوە بە شوشەیەک داخرێ ئەبێ بە دەرگایەکی شوشە و ئیتر کە شەمەندەفەرەکە هادەکرێتەوە ئیتر ئێستا هاتووینەتە ئێرە با بزانین سۆری ئیتر هاتووینەتە ئێرە با بزانین بە ئینگلیزی single trip day trip ئەمەیانم بەدڵە group day up to 5 person ئەمە چی هەیە بۆ منە ڕۆژانەی هەیە بە day ticket هەیە وەرگرین بە ڕۆژیان ئەوەیە بۆ یەک جار بەکاری بێنی day ticket okay adult باشە 13 یۆرۆ نیو بەزەمە چۆنە برانە بۆ مەچی بە جیمنای بەکار بێنم بەخوامە ئاوە دەری نایەنە جیمنای جاوە ئێستا ئاوە تکتەکە بڵی تکتی ڕۆژانە بەس یەک مشکیلەمان هەیە لێرە بۆ منە ئەمە ڕۆژەکە دیارەکەی ئەڵێ چی ئەڵێ یعنی 50 یۆرۆیی نابێ من 50 یۆرۆیم پێیە و کیکاردیشم پێ بەس کێشەوەیەکی کارتەکەم زۆر مشکیلی تیا هەیە نامەوێت بەکاری بێنم ئیتر یعنی ئەبێ بچم 50 یۆرۆکە وردکەمەوە بیکەم بە 20یان دەی اینجا توانم بەکاری بێنم معقولە ئێستا دەیم پێیە 10 یۆرۆیم پێ بەس وای 13 نیوە وەرە شێخت بمێنێ اینجا ئێستا هاتووم چی یەکەم بۆ منە ماستەر کاردەکە کیکاردەکە بەکارێنم بەڵام سەرەڕا ئێوەش یعنی قبوڵی ناکەم ماستەر کارد وەرناگرێت دەتخواوەرە ئەی باشە ئێوە چیە دایانناوە لێرە نووسیانە ماستەر کارد ماستەرە مۆستەرە نووسیانە ماستەر کارد بەس ڕەفز یعنی وەرە تۆ بە ئەمەش نەتوانی شت بکڕی ماستەر کاردیش ناتوانی تکت ببڕی لەبەرەوە بەڕای من یعنی تا ئێساوە یعنی بۆن منە یابان چونکە لوتکەی پێشکەوتنە باوەڕ کە لە بابەتی ترانسپۆرتیشنە لە بابەتی هۆکاری گواستنەوەیە ڕوبعێکی سنگ نایەنێ ڕوبعێکی چینە حیاتەکە نایەنێ لەو شتانەیە بەڵام تۆزە چینیش لە هەنێشتا ناخۆشە بابەتی VPN بابەتی زمانە هەنێ نیزامی خۆیان هەیە تۆزێ ناخۆشە بەکارێنان ئێستا بێ بچمە سەرەوە دیسان ئەوە شەمەندەفەرەکەشم لە کەیس چوو بچمە سەرەوە دیسان ئەو 50 یۆرۆیانە بگۆڕمەوە بۆ 10 و 20 اینجا بتوانم تکتەکە بەکار بێنم ئەو کاتیش چیمان هەیە وردەمان دێ ئەو کاتیش وردەمانە دەنێ و ئیتر ئەبێ خڕەی وردە لە گیرفان تا بێ بەخوا ناخۆشە باڵڕینەوە دووبارە بۆ لای ئەکسچێنجەکە اینجا سیرکەن لێرە ویستم ئەم ئەیتیەمە بەکار بێنم لە ڕێگەیەکی کاردەکەوە یعنی 20 یۆرۆ دەرکەم 4 یۆرۆم حەقی عمولە لێ وەرەگرێ کورە نامانێ کاکە نامانێ بۆ 20 یۆرۆ 4 وەرگێ با بڕین بۆ لای ئەکسچێنجەکە
اینجا منیش بزام لێرە تەکنیکێک بەکارێنم لە جیاتەوەی بچم بۆ نمونە لە ئەکسچێنج بیگۆڕمەوە لە یعنی بچم پارەکە بگۆڕمەوە دێم شتێکی بەسیط دەکەم 50 یۆرۆ دەمێ ئەو کات وردەشمان دەسەکەوێ شتەکەشمان دەسەکەوێ ئەبێ پێدانی عمولە بەس نازانم لێرە تاکس و زەڕی بۆ شت هەیە یان نا نەزانین چیان هەیە بخۆرێەوە بە کەڵک بێ خۆ نازانم بەس بەزدی ئەم شتە زۆر خۆشە لێرە یعنی ڤێگن هەیە بۆ کەسانی کە چۆنڵی ڕۆکین یعنی گۆژ ناخۆن ئەمە فریا ئێمەشەکەوێ هەر هەمووی بە سەوز لێ نووسراوە ڤێگن ئیتر لەبەرەوەی ئێمە دەتوانین بە ئیسراحەتی خۆمان بیخۆین چونکە هیچ گۆشتێکی تیانە و حرام نابێت لێمە ئەمانەش هەروایە بۆ نمونە سیرکە نیشانەی ڤێگن لێرە ڤێگی هەمووی تایە جاجەمە عادۆ ئێستا وردە لە فێکمان داوا کرد بە پارەی خۆشمان وەرگرتەوە باقی خۆمان وەرگرتەوە توانین ئێستا بە ئیسراحەتی خۆمان شەمەندەفەرەکە بەکاربهێنین ئەوان کڕی بە 5 یۆرۆ و پۆینت 9 5 یۆرۆ پۆینت 9 چەندەکە ئیتر خۆتان نەزانن مێشکەم تۆزێ قوڵی ناکە لە یوانی چینیەوە بیتەوە بۆ یۆرۆ تۆزێ ناخۆشە لێدانەوەکەم ئەوە ئێستا بە 5.9 یۆرۆ نزیکی 6 یۆرۆ لە فێکمان داوا کرد و هیچ گۆشتێکی تیانە و هەمووی سەوزەوات و هێلکە و پەنیر و جۆرەشتانێ اینجا ئەچین بەرەو شەمەندەفەرەکە یعنی لێرێمە هەم لە فەکەمان دەستکەوت و هەم بە شێوازێک زەریبەی ناو مەتاڵیشمان نەدا ڕۆینەوە بەرەو شەمەندەفەرەکەم جارە معلوماتمانێ زانیاری تەواومانەیە کە چۆن تکتەکە ببڕین چەنەوە شەمەندەفەرەکە هاتووە ئەم جارەش فریای ناکەین چونکە پێچێتە سیستەمەکە داوای تکتەکەی لەکەی تقریبان نزیکی نیو دەقەیەک دەبە بەڵام لەبەر ڤیدیۆکە ئەمێ تکتەکە وەرگرین اینجا لەزەوە چی بوو یعنی بینیم دەرگاکە داخرا دوای کرایەوە تۆزێ لە چینەوە شتە زۆر زەحمەتە مەگەر نەفەرێک بچێتە بەردەمی داخرێ اینجا ئیتر ئێستا هاتینەوە بۆ لای جیهازەکە ئەماکەین دەی تکت فرانکفورت ئەداڵت ئێستا تەواو فێر بووین ئەماکەین 12 مانگ باشە تێگەشین کاکە ئێستا تێگەشین بە تەواوەتی کە چی ئەخوا و چی ناخوا ئەمە 20 یۆرۆیی یەکەم پێنە ناوی با بزانین چۆن بێت وات چۆن با چاوەڕێکەی بزانین تۆزەکی پێ ئەچێ ئەوە تکتەکەمان هاتەوە پیرۆزە بە کۆمەڵێ وردەوە ترە شێر و خەتی پێ بکەم چی لێ هات تەواو ئەمە تکتەکەمانە و خۆمە شێر و خەتیش بەمان ناکەین ئەمەش سیستەمی شەمەندەفەری شاری فرانکفورت و ئەڵمانیا وەڵی چین بیرە دەکەم بەخوا زۆر خۆشی لەم شتانەیە اینجا ئەمە لێرە ڕاستی بنوام زانی خۆیەکرێتەوە بەڵام ئەبێت پەنجە بۆیە بنی پەنجە بۆیانی خۆی دەرگاکە کرێتەوە دەرگەکە داخە دەرگاکە چۆنی برا باش کوردی کوردی زانیان کوردی کوردی زانم کوردی زانی باشە منش زانم تۆش زانی چۆنن باشن ئەحواڵتان سلێمانی سلێمانی وەڵام ئەم ئێرەوەی خۆشە ئەوەی کوردی زانێ خانەقین نزیکی 2 ساعات دوورین لەیەکەوە ئێرە شارە خۆشە من لە چین ئەژیم لە وڵاتی چین چاینا عەفو جا باسی چی ئەەکەم بۆ نمونە لێرە تۆ ئەتوانی ببی بە کارمەندی میترۆ بەس لە چین ناتوانانی لە چین تەنها بۆ چینیە بێت یعنی لێرە بۆ نمونە لە ئەڵمانیا ئەتوانی بی بە کارمەندی تەنانە میترۆش بەڵام لە چین ئەوە نییە کەمەش جیازێکی ترە خۆشحاڵ بم برا سەلامەت بی ئیتر ئەوەش خاڵێکی تری ئەوروپایە کە جوانیکی تیا هەیە بۆ نمونە تۆ ئەتوانی وەکو هاوڵاتی وڵاتەکە بی بە کارمەندی ئەوە بەڵام لە چین ئەوە نابینی
گەشتینە وێزگەی شەمەندەفەرەکەی خۆمان کە ئەمانەوێ جای سەر کاتی دابەزینە پەنجەرە ئەوەیانی و یەکسەر ڕاستەخۆ دەرگاکە کرێتەوە. جا نازانم سیستەمی ئۆتۆماتیکیشی هەیە لەگەڵ یان نا، بەڵام ئەوەی کە ئەیبینم باوەڕ ناکەم ئۆتۆماتیک بێ خۆت ئۆتۆماتیکە تاوە. زۆر باشە، بەخێر بێن بۆ فرانکفۆرت، بەخێر بێن بۆ فرانکفۆرت. اینجا با بڕۆینە دەرەوە بەرەو هۆتێلەکەمان، جابێ دووبارە سەیری ماپەکە بکەینەوە بزانین بەرەو کوێ ڕۆین. مەش قادرمەی کارەبایەکانی ئێرەیە تەقریبەن وەکو ئەوەی شاری گوانجۆ وایە لە چین. بەس لێرە سەیرکە بۆ نمونە دیوارەکان هەمووی نووسراوە. لە چین ئەمە نابینی، کەس بۆی نییە دەست لەو دیوارەدا، هەر هەمووی ڕۆژانە پاگەکرێتەوە. بەس لێرە ئەڵێ شەڕەپشی لێ نازانم هونەرە یان تێکدانە. جاوە ئێستا ئەی برانە ڕۆماوایە چیە لە پشتمانە کرەخوا لایواندا. جاوە ئێستا یەک شتمان هەیە با پێتان بڵێم. لێرە یعنی ئەو کوردەی تیا بوو خەڵکی خانەقین بوو، وتی 12 ساڵە هاتوومەتە ئەڵمانیا لێرە ئەژی 12 ساڵە لە خانەقینەوە هاتووە. پێم سەیر بوو بە کوردی قسەی کرد، برادەرەکەی تەنیشتی شێر بە کوردی قسەی کرد. ئیتر الحاصل ئەو خەڵکی خانەقین بوو 12 ساڵ بوو لێرە بوو، اینجا هەموو شتێکی بۆ کرابوو. بەڵام تۆ لە چین ئەمە نییە، ڕاستی 20 ساڵیش بمێنیتەوە هیچت بۆ ناکرێت مەگەر ئیقامەی ئیش یان خوێندن یان بەهۆی زەواجەوە. ئەگینا ناتوانانی بۆ منە بڵێ 5 ساڵی شەکەم دوای ئەوە حکومەتەم داتێ. ئەگەر ئیشکەی ئیقامە هەیە، ئیش نەکەی خواحافیز، ئەگەر 10 ساڵ بێ 20 ساڵ بێ 50 ساڵیش بێت. تەنها لێک حاڵەتانە بێت کە ئەویش گرین کاردا، ئەویش هەموو کەسێک ناکرێتەوە، تەنها هەنێ حاڵەتی تایبەتی وەکو دوای دکتۆرا و هەنێ حاڵەتی تایبەت ئەگرێتەوە کە تۆ توانی تا ماوەی 10 ساڵ ئەو گرین کارتە بەکاربێنی بۆی لە چین بمێنیتەوە. بەڵام لێرەوە تا تۆ توانی یعنی ئەکرێ لە هەفتەیەک ئاوی بخاون هەموو شتێک، لێرەش ئەکرێ بە 20 ساڵ هیچ دەست نەکەوێن. ئیتر با بڕۆینە دەرەوە، جا با بزانین لە کوێوە بڕۆینە دەرەوە. اینجا ئەو چی وتی بۆ نمونە لێرە میترۆی ئەم شارە شەمەندەفەر هێڵی شەمەندەفەر سەیە 75 بە 25 سا 75 پێم وابێ هی کۆمپانیایە کارتی تایبەتە، سا 25 حکومەتە شتێک لەو بابەتە بوو. بەڵام لە چین زۆربەی زۆری یعنی کۆمپانیایە، بەڵام کۆمپانیاکە چییە؟ هی حکومەتە، یعنی تۆ یعنی حساب کە تۆ هەمووی هی حکومەتە. بەڵام لێرە ئەو شتە هەیە کارتی تایبەتیش زۆر ڕۆڵەبینێ لەناو شتەکانە، بۆیە سعریان زۆر گرانە. ئەکرەی ئەوە ئێستا هاتوومەتە هۆتێلەکە، ئەبێم فۆرمە پڕکەینەوە و باش بوو ماستەر کاردەکە فریامان کەوت، چونکە لێرە پارەی کاژ وەرناگرن، ئەبێت تۆ 4 یۆرۆ بدەی و حەقی تاکس تەنها ماستەر کارت قوبڵەکرێت لەبەرەوە ئاگاداری و حاڵەتەوە. ئیترەوە ئێستا ڕۆم کیەکەمان وەرگرتووە کاردەکە، ئەم فۆرمە ئیمزاکەین و ئەچین ناو هۆتێلەکە. بەڕێزانەوە گەشتینە هۆتێلەکە. جا هۆتێلەکەمان لەم ناوچەیە زۆر نزیکە، تقریبان 5 بۆ 6 دقە بە پێ لە وێزگەی شەمەندەفەری شاری فرانکفۆرتەوە، یان ڕێک سیتی سنتەرە. بەڵام یەک مشکلەی هەیە ئاگادار بن، یعنی ئەمە چین نییە. بۆ نمونە هەر لێرە لە ئاڵایانە چیە باشە هیچنی لێرە هەر لە میترۆکە هاتمە دەرەوە، یعنی خەڵک ئاماژەی بە چێکرێوت دەرمان توێیانە دەرمان ئاگادار بە زۆر مشکی لێرە بەرەوە. لە چین ئەگەر وا بڵێن ڕێک باوەڕکە حکومەت گوێیانە بڕێن، یعنی حکمیان زۆر قورسە. بەڵام لێرە زۆر ئاساییە شتەکە، نازانم بۆ ئیتر زۆر مشکلە، ئاگاداری و حاڵەتە بن و لەخوا بەزیاد بێمە بە دوورین لەو شتانە. ئیتر ئەمە هۆتێلەکەیە، کارتەکەمان وەرگرتووە، جا با بڕۆینە ناوە بزانین چۆنە. ئیتر ئەمە هۆتێلێکی زۆر خۆش دیارە، یعنی با بڕۆین بزانین چی هەیە. تەنانەت شوێنی یاریشی هەیە لێرە، خۆ دەگەر 2 نەفەربی زۆر خۆشە. اینجا ئەوە لێرە کارتەکەمان وەرگرەوە، کەسانی کە هاتوون بۆ ئێرە ڕسمی یادگاریان گرتووە لێرە دایانناوە لەو پایانداوە. بیرۆکێکی جوانی مارکێتینە. با بڕۆین. ئەمە شوێنی دانیشتنی خۆشی هەیە، شوێنێکی زۆر پاکە، یعنی زۆر تایبەتە. و ئەمن ئەم هۆتێلە تقریبان بازم بە 120 دلار گرتوومە، 100 بۆ 120 دلار بۆ 2 شەو. با بڕۆین مرۆ
بە زۆر خۆش دیارە ینی زۆر زۆر پاک و خاوێنە تۆ لە سەنتەری شارا بێ و لە ئەوروپایا بێ بۆ سیعرە سارێکی معقولە کارەبای لەسەر نەبێ باش یعنی هۆتێلێکی زۆر پاک و خۆش دیارە ئەوەش خۆمم گرنگیان زۆر بە سەوزاییدا ناتوانی لێرەوە بیبینی نەکرێ بەسەروانە با بڕۆینە ژوورەکە قاتی دوو ئەمەش کارتەکە ئەمانەش هەمووی ڕیکلامی بابەتی گرنگیدانە بە ژینگە و بە ئاو و بە سەوزایی ئیتر چی ترمانێ با بڕۆین بزانین چۆنە بەس فەرشەکانی زۆر جوانە یعنی وەڵڵی خۆش دیارە زۆر پاک و خۆش دیارە چەند 229 با بڕۆین ئەمەش حەوشەکەیەتی ئیتر با بڕۆین 229 بدۆزینەوە فەرشەکەیان زۆر جوانە هەر حەزەکەی سەیرکی چڵکیشی لە دیار ناسا زۆر چڵکنی شەرچەنە پێم وابێ ڕێک سوچەکەیە ڕێک سوچەکەیە بیکێنەوەی ئاڵڵا بسمیللا وەڵڵاهی زۆر خۆشە وەڵڵاهی زۆر تایبەتێ زۆر خۆشە بە کارتەکە بکەینە ئێرەوە ئەوەی ژناکە ئەوە چۆنەوە بەجددی ژوورێکی زۆر خۆشە یعنی زۆر پاک و خاوێنە سەیریکە بە سەیری ئەو تەرتیباتەکەم یعنی گەورەشە ببینە ژوورەکە زۆر گەورەیە ئیتر ئەمە شتەکانی تریەتی مشتەمەلات و تەرتیباتەکەی با بزانین چۆنە بەس زۆر پاک و خاوێنە سەیریکە خۆش خۆڵانین بەجەفیفە تەواڵێت شەتافی نییە هیچ وەکو چین وایە ڕاهاتوین لەگەڵ وەزعەکە بە زۆر پاک و خاوێنە بەجددی شانی و پارێ دا سەیرێ و تەرتیبات و ڕێوی و گورگ و چاقاڵە لە پشتمانەوە ئەمە ڤیوەکەیەتی هەرچەندە ڤیوەکەی وان نییە حەوشەیەکی بێگیان بەڵام هەر باشە پەنجەرەی تایە گەتام نییە ئیترەمە ژوورەکەمانە بەم شێوازە با ئیسراحەتێکی باشی بۆ بکەین اینجا بچینە ناو فرانکفۆرتەوە بزانین چی تایە